ساڵتانە ببینەرە پایتەخت میدیا لەسەر ڕێگەی هامڵتۆنی نێوان گوندی بەرزێوە و بازگەی جوندیانە و ڕێگای کە لە ماوەکانی ڕابردوو نیشانماندا نزیکە لە دارمان دوێنێ شەو بەشەیەکی ڕێگاکە بە تەواوی دارماوە کەوتووە بەنێو ڕووباری گەورەی باڵەکایەتی ڕێگاکە ئەتوانین بڵێن لە مەودووە کەڵکی هاتن و چوون و بەسەردا ڕۆشتنی نەماوە ئەو ڕێگایی کە هەم هۆکارەکەی ئەگەڕێتەوە بۆ زۆری بارانبارینی ئەمساڵ کە وەکو دەیبینن بە تەواوی ئەو ڕاگرەی کە هەبووە ئەمیش بە تەواوی لار بۆتەوە ئیتر مەترسی زیاتری ئەکرێت کە بە تەواوی دابڕمێت هەستێدە تیمەکانی چاکردن و پاراستی ڕێگاوبانی سۆران لێرەن سەرقاڵی کردن و دروستکردنی ڕێگایەکی بەدیلن ئەو ڕێگا بەدیلاکەوێتە پشتی شەقامە سەرەکیەکە کە ڕێگەی هامڵتۆنە کە ڕێگایەکی دەواازەی ڕێگایەکی استراتیژی بازرگانی دەواازەی نێودوڵەتی حاج و ئەمەرانە و جگەلەوەش کە لە دوای ئەوە ئەم ڕێگایە بە تەواوی ڕێگەی هامڵتۆنە توانین بڵین کە لە چەند ڕۆژی ڕابردووش گرفتێکی ترکە لەسەر ئەم ڕێگایە دروست بوو دارمانی شاخ بوو ینی دارمانی شاخ و دارمانی شەقامەکان بەشێکی هۆکارەکەی بۆ بارانە زۆری ئەمساڵ ئەگەڕێتەوە کە گرفت بۆ بەشێکی لە شەقامەکەی ڕێگەی هامڵتۆن دروست کردو ئەمە شوێنێکی ترە وەکوتم نزیک گوندی بەرزەوە و بازگەی جوندیانە ڕەنگە لە چەند ڕۆژی داهاتوو بە تەواوی ڕێگاکە دابڕمێ بۆیە بیر لەوکراوەتەوە کە ڕێگا بەدیلەکە هەر لێرەوە دروست بکرێت تا چارەسەری یەکجارەکی بۆ ئەم شەقامە دروست دەکەن.